ئایا ئەوەی بەرامبەر زوم کراوە زوڵمە یا زوڵم نییە؟ زوڵم باشە؟ ئەگەر زوڵمە چێ کردی زاڵم کردی ئایا تۆ لێرە لەگەڵ زوڵمی کە مەزلوم یان لەگەڵ زاڵمەکەی هەشت مانگە کەناڵێکی ئاسمایی سلەیمانی لە پایتەختی ڕۆژنبیری هێرش کراوەتە سەری داخراوە لە هەزار تا ئێستاش لە بین ڕۆژنامەنووس شوێنەکەمان هیچ شەکداری لێ کە ستۆری سەرەکی زوڵمە حەزەکەم ئەم پرسیارە لەو بێدەنگانە بوون کە لێرە لەو میدیانە بوون کە لێرە وشتانی خۆتان عەزابتان نایە یعنی میدیایەک لە شارەکەی تۆیە هەشت مانگە وای بەسراتوە یەک دیێڕە لەسەر نەوت هیچ قسە ناکەی داوای مۆقفی شەکەی باشە هەندێک میدیا و هەندێک ڕۆژنامەنووس قسەیان کردووە ئەمە ئەوانە ناکرێتەوە بەڵام ئەم قسانە هەموو ئەوانە بێتەوە کە بێدەنگ کرد هیچیان نەوتەوە تۆکە لە شارەکەتە هاوپیشەکەت میدیاکەت دابخرێت هێرش بێتە سەری قسە نەکەی چاوەڕێی ئەوەی سبەینی وا لەگەڵ تۆ بکرێت مە قسە بکەم بەس غەڵەت بیرێت من هەم قساکەم چکە دەیان میدیا هەیە پێشەکایی بەرامبەرێک دێ بە ئێستا شۆ باسیەکەی ئەوە قەناعەتە ئەبێ ئێستا قەناعەتی بۆ بکرێ و ڕۆژنامەنووس قەناعەتتان بۆ بێت هاوپیشەکانتان زۆڵمیشیان لێکرێت ڕێیتان ئەکەوێتە بینی دوو بژار ئایا ئەوەی بەرامبەر زوڵم کراوە زوڵمە یا زوڵم نییە؟ زوڵم باشە؟ ئەگەر زوڵمە چێ کردی زاڵم کردی ئایا تۆ لێرە لەگەڵ زوڵمی کە مەزلوم یان لەگەڵ زاڵمەکەی بۆ بیست بۆ لە ئێستا من باسی زوڵمەکەم لەبەرەوەی لەم هەژمامەیە بەردەوام باسی یەکێتی و سوڵتەی سلێمانیەکەم بیست ئێرە ئێستا نوێ باسی ڕۆژنامەنووسەکان بکەم و باسی میدیا بکەم کە بەڕاستی موقفیان باسیەکەم یعنی هەندێک میدیا و هەندێک ڕۆژنامەنووس قسەیان کردووە و زۆر بەڕێز وە لە سیاسیەکان وە لە ڕۆژنامەنووسەکان بە شەخسی پێدیان مەمنوع کردووە سوپاسیانەکەم لیان پرسیوتەوە بەڵام بەڕاستی من پێویستم بەوەیە لە ڕێی خۆت بڕی بینووسی بڵاوی بیت و ئەو کاردانە بکەیت یعنی ناکرێت لێرە بەس حزبی سیاسی بتوانێت ڕێی عام بجوڵێنێت وە لەبەرەی میدیا و پارە و کادری هەیە ئەی کوان ئەوانەی کە لە دەروی ئەو دوو حزب سیاسی باڵا دەستەن